شێخ عیزەدینی حوسێنی ناسراو بە مەلای سوور، ئاڵای سوور ماچ دەکات، چەپ نییە، لە باڵ حیزبێکی چەپ خەبات دەکات، بەڵام کۆمۆنیست نییە، بڕوای بە یەکسانی ژن و پیاوە، لەگەڵ ئەوەی ئەندامی گروپ و بزوتنەوە فێمینیستەکانیش نییە، داوای جاکردنەوەی دین دەکات لە دەوڵەت، لە کاتێکدا بێباوەڕ نییە، ئەوەی سەرەوە مەتەڵ نییە، بەڵکو کەسیەتی ئاینی و شۆڕژگەڕی کورد شێخ عیزەدینی حوسێنیە. من وەک شخصیەتێکی ڕۆحانی ڕۆژی ئەووەڵە کوتم ئێمە کە ئەوان کردا شتێکی هەڵاش کوتم کوردین پاشان موسڵمانی. شێخ عیزەدینی حوسێنی ساڵی 1922 لە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان لە خێزانێکی ئاینی لەدایک بووە، لە لای باوکی دەستی کردووە بە خوێندنی ئاینی، دواتر بۆ درێژەدان بە خوێندن بە ناوچەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستاندا دەگەڕێت. ئەمە هۆکارێک بوو تا خەڵکێکی زۆر بناسێت. شێخ عیزەدینی حوسێنی لەپاڵ ئاینداری، خەباتی کوردایەتی و کۆمەڵایەتی و کللتوری درێژە پێدا. کوردایەتی کە بازێک گاڵتەی پێدەکەن یا پیان سەیرە کوردایەتی معنای ئەوە نیە بە زمانی کوردی جابندن قسە بکەین. کوردایەتی شتێکە یعنی خەبات بۆ ڕزگاری میلەتی کورد لە هەموو چەوسانەوەیەک. ساڵی 1943 دەبێتە ئەندامی کۆمەڵی ژیانەوەی کورد ناسراو بە ژێکاف. کاریگەر بوو بە فەلسەفەی کارکردنی ئەو کۆمەڵەیە کە باوەڕیان بە کوردستانی گەورە هەبوو. نووسەر و لێکۆڵەری کورد ئەمیری حەسەنپوور دەڵێت یەکەم خەباتی شێخ عیزەدین خەباتی کۆمەڵایەتی بوو، دژی ئەو عەشیرەت و خێڵانەی کۆنتڕۆڵی دەسەڵات و زەویان کردبوو. دواتر بەهۆی بینینی فۆرمی تێکەڵکردنی ئاین و سیاست لەلایەن سەفەوی عوسمانیەکان دژی تێکەڵکردنی دەوڵەت و ئاین بوو. بڕوای وابوو دەوڵەت دەبێت لەسەر بنەمای زانستی و هاوڵاتی کار بکات، ئاین ڕاوێژکاری بێت و لە خزمەت مرۆڤایەتیدا بێت. ئەو بیر و باوەڕە بۆ ئەو کات شتێکی نامۆ بوو، چونکە شێخ عیزەدین مەلایەکی ناوداری کورد بوو، لەپاڵ ئەوەشدا ئیمام و وتاربێژی مزگەوتی گەورەی مەهاباد بوو. دین دەبێ ماقوب محتەرەم بێ، هەر کەس دینی خۆی بۆ خۆیەتی، کەس حەقی نەتەوهین بە مەسەبی کەس بکە، ئەمما دینیش نابێت خال لە سیاسەتدا بکە. لەگەڵ پاڵپشتی لە کۆماری کوردستان بەردەوام ڕخنەی ئەوەی لێدەگرت کە دەسەڵات لە دەستی بنەماڵەکاندا کۆبۆتەوە و ئایندەی کۆمارەکە دەخاتە مەترسیەوە. ساڵی 1950 تا ساڵی 1953 پاڵپشتی هەموو ئەو ناڕزایەتیانی شاری موکریانی دەکرد کە دژ بە سیستمی چینایەتی بوو. ساڵی 1953 دەست دەکات بە وتنەوەی وانەی زانستە ئیسلامیەکان لە خوێندنگەدا و نیوەی دەرسەکانی تایبەت دەکات بەشیکردنەوەی خەباتی کورد. ساڵی 1968 لەسەر هەڵوێستە ئاینی و کۆمەڵایەتی و سیاسیەکانی بۆ ماوەیەک دەستگیر دەکرێت. لە حوتی مانگی 6 ساڵی 1970 لە کاتی مەراسمی ناشتنی چالاکی کورد عەزیز یوسفی ئاپۆڕایەکی زۆر لە خەڵک ئامادە دەبێت و لەوێدا شێخ عیزەدین وتارێک دەخوێنێتەوە. لەوێوە سەرەتای جوڵانەوەیەکی ناڕازی دروست دەبێت بەرامبەر بەشای ئێران. ساڵی 1970 شۆڕشی گەلانی ئێران لە دژی محەممەد ڕەزاشا دروست دەبێت و ڕژێمەکەی دەڕوخێت. دواتر دەسەڵاتی ئاینی دەیەوێت کۆنتڕۆڵی وڵات بکات. بۆ ئەو مەبەستە لە 18 مانگی 2 ساڵی 1970 دەستەیەک لە نوێنەرانی وڵاتی ئێران دێن بۆ مەهاباد بۆ لای شێخ عیزەدین و لەگەڵیدا کۆ دەبنەوە. لە کۆبوونەوەکەدا کە شێخ نوێنەرایەتی کورد و حیزبەکان دەکات، کۆمەڵێک فڕۆکەی جەنگی بە ئاسمانی کوردستاندا دەسوڕێنەوە. شێخ بۆ وەفدەکە دەڵێت فەرقی تاج و عەمامەت چییە؟ حکوومەت نەگۆڕاوە و هەر یەک ناوەڕۆکە، تەنیا تاجیشە بووە بە عەمامە. 26 مانگی 3 ساڵی 1970 ڕیفراندۆمێک ئەنجام دەدرێت بۆ دامەزراندنی دەوڵەتێکی ئیسلامی، بەڵام شێخ عیزەدین بەشداری دەنگدان ناکات و دژی دامەزراندنی وڵاتێکە بە ناوی ئاین، چونکە بڕوای وایە دەوڵەتی ئاینی بۆ هەمووان نییە و دواتر ئاین دەچێتە خزمەتی سیاسیەکانەوە. دوای مانگێک خومەینی لیژنەیەک دەنێرێت بۆ لای شێخ عیزەدین و بانگهێشتی دەکات بۆ تاران. دوای کۆبوونەوەیەکی درێژ خومەینی بە شێخ دەڵێت ئارامی کوردستانم لە تۆ دەوێت. لە وەڵامدا شێخ عیزەدین دەڵێت منیش خۆ بەڕێوەبەری و خود مختاریم لە تۆ دەوێت. انتظارم ئەوەیە کە میلەتی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ خۆی لەسەر پێی خۆی ڕاوەستێ
وأو بێ شرائط تعيين بکە نەک لە دەرەوە شرائطی بۆ تعيين بکە. ئێمە بە ئومێدی خودای قەتعەن سەر دەکەوین وەلەو پێشی بچێ، ئەمما یەکگرتن و یەککەوتن و نیەت پاکی شەرتی ئەساسیە بۆ سەرکەوتن. لە کاتی گەڕانەوەی بۆ کوردستان لەلایەن خەڵکی شارەکانەوە پێشوازی دەکرا. شێخ بە ئاشکرا ڕایگەیاند کە ئەگەری دووبارە دەستپێکردنەوەی شەڕمان هەیە و خومەینی ئامادە نییە ماف بدات بە کورد. لەو کاتەدا خومەینی وەک کەسایەتی ئاینی و فەرماندەی وڵات فەرمانی هێرش بۆ سەر کوردەکان دەردەکات و دەیەوێت چەکیان بکات. بەڵام لەو هێرشەدا بەرامبەر بە کوردەکان دەشکێت، چونکە کورد خۆی ئامادە کردبوو بۆ شەڕ لەسەر پێشبینیەکەی شێخ عیززەدین. بەهۆی ئەوەوە شێخ تاوانبار کرا بە تەواوی شەڕ و ناڕەزایەتیەکان. بۆیە لە زۆربەی شارەکانی ئێران بە فەرمانی دەوڵەت خۆپیشاندان دژی شێخ عیززەدین ڕێکخرا و داوای لە سێدارەدانیان دەکرد. شێخ عیززەدین وەک کەسایەتی ئاینی درێژەی بە خەباتدا لە باڵ حیزبی کۆمەڵە کە پاشخانی فکری کۆمەنیستی بوو. بۆیە خەڵک بە شێخی دەوت مەلای سوور وەک ئاماژەیەک بۆ حیزبی چەپ. بۆ خەڵک نامۆ بوو مەلایەک بەجبە و مەندیلەوە لە پاڵ حیزبێکی چەپدا خەبات بکات. تەنانەت شێخ دژی ئەو بەرەیەش وەستا کە ویستیان جوڵانەوەیکی ئاینی پێک بهێنن. شێخ وتی ئێمە خەباتی نەتەوەیی دەکەین، دژی هیچ کەس نابین لەسەر بیر و باوەڕ. من بڕوام بە یەکسانی لە کۆمەنیستدا هەیە لە نێوان ژن و پیا و لە نێوان خەڵکدا. شێخ عیززەدین لە پاڵ خەباتی سەربازی خەباتی سیاسی درێژە پێدەدات. ئەو کات بۆ کۆکردنەوەی پاڵپشتی لە کورد نامەی بۆ پاپای ڤاتیکان و سکرتێری نەتەوەیە گرتووەکان دەنێرێت. ساڵی 1985 تا ساڵی 1980 لەسەر سنووری باشوور و ڕۆژەڵات نیشتەجێ بوو. لەو ساڵانەدا لەلایەن فڕۆکەی جەنگی عێراقەوە ماڵەکەی بە ئامانج دەگیرێت و شێخ بریندار دەبێت. لە ساڵی 1990 شێخ ڕوو دەکاتە دەرەوە و لە وڵاتی سوید نیشتەجێ دەبێت. لەوێوە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بەردەوام دەبێت. لە ڕێکەوتی دەی مانگی دوی ساڵی 2011 لە وڵاتی سوید لە تەمەنی 90 ساڵیدا وەفات دەکات و دەرمەکەی دەگەڕێنرێتەوە بۆ باشووری کوردستان. شاری سلێمانی و گردی سەیوان دەبێتە دوامەنزڵگەی.